دەچینە لای پرس و باسی یەکەمی ئەمڕۆمان گفتوگۆ دەکەین لەسەر ڕەوشی سیاسی عێراق گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەحموود خۆشناو شۆڤەکاری سیاسی شۆڤەکاری ورد لە بواری عێراق یەکێکە لەو کەسانەی کە زۆر وردە لە پرسی سیاسی عێراقدا لاو لێرە لەگەڵمانە کاک مەحموود سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. ڕەوشی سیاسی عێراق بە کوێ دەگات بە بڕوای تۆ دوای بەردومانەکانی سعودیا بە هاوکاری ئەمریکا وەزەختی ئەمریکا بۆ چەکدانانی گروپەکان لە بەرامبەریژا گروپەکان دەڵێن چەکدانانین بە بڕوای تۆ ڕەوشەکە بە کوێ دەگا؟ سەرەتا زۆر سپاس کاگرانکۆ بۆ دەرفەتە سڵاو لە بینەرانی کورسات. ڕاستەکەی ئالۆزی سیاسی لە عێراق بەرەو تەشەنەبوون دەڕوات و ئەوە لە چاوەڕوانکراویدا بۆ ڕاستەکەی لەگەڵ پێکەنانی ئەم حکوومەتە و بەر لە پێکەنانی ئەم حکوومەتی ئێستای عێراق خۆشت دەزانێت تا ئێستا کابینەکەش تەواو نەکراوە ئەمەش خۆی لە خۆی پەیوەندی بەم ئاڵنگاریانەیە کە ڕوبەڕووی عێراق دەبێتەوە بە شێوەیەکی گشتی لە نێواندا پرسە ئەمنیەکانە. خۆت دەزانی گۆڕانکاری سیاسی لە ناوچەکە بە ئامرازی سەربازی بە ئامرازی ئەمنی بە جوڵەی ئەمنی و سەربازی لە ناوچەکە ڕووی داوە ئێستانیە ماوەیەکی زۆرە کاریگەری ڕاستەخۆ لەسەر عێراق دروست کردووە ئەم شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران و دەرهاوێشتەکانی لە ناوچەکە کاریگەری ڕاستەوخۆی دروست بەشێک لە کاریگەریەکان لەوەیە خەڵکی ئاسایی یان بینەران درکی پێنەکان بەڵام لە ڕووی ئابووری ئەوە دەبینین بەلایانی کەم داهاتی عێراق لە نزیکەی 7 ملیارەوە بەرەو 1.5 ملیار 2 ملیار دۆلار کەمی کردووە. عێراق لە ڕووی سەربازیەوە تووشی نەهامەتێکی زۆر بۆکە پەیوەندی بە گروپە چەکدارەکانەوەیە نەتواندراوە تا ئێستا بڕیارەکەی زەیدی بڕیاری ینی ئەنجومەنی دادوەری عێراقیش خۆی پاڵپشتی ئەم بڕیاری دەرکردووە جگە لەوەشکە بەشێک لە کارنامەی زەیدی یان ڕێککەوتنی لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی یان پەیامەکانی عێراقیان خۆگونجاندن بە شێوەیەکی گەشتم پێم وایە هەموو هەنگاوانە خۆگونجاندن بوون ئێستا قسەی لەسەر دەکەم تەنانەت خۆگونجاندنەکەش لەبار برا یعنی ئەو هەنگاوانەی کە بۆ خۆگونجاندن بوو لەگەڵ ئەم گۆڕانکاری وەکۆی باسم کرد گۆڕانکاری سیاسی ئەمنی سەربازی کە لە دەرەوەی دەسەڵاتی عێراقدا هەبووە ویستیان خۆیان لەگەڵ ئەم گۆڕانکارانە بگونجێنن لە ڕووی شکلیشەوە بێ نووسنگەی فەرماندەی هێزە سەکدارەکان دروست بکرێ بەشێک لە گروپ حەشدی شعبی تشکیلاتەکانی تری سەربازی ئەمنی بخرێنە ئەم نووسنگەیە و زەیدی خۆی سەرپەرشتی بکە. پێم وایە ئەم دەرفەتەش تا ڕادەیەک لەبار براوە ئێستا ئێمە ینی گرە لەسەرەوە دەکرا کا تا سینۆ بەشەی زۆری گروپە چەکدارەکان کۆنتترۆل بکرێنیان بەلانی کەم زۆرینەیان بستنە ژێر فەرمانی ئەم نووسنگە سەربازی کە ئەوەی باسم کرد ئەم نووسنگە سەربازی کە سەرۆک وەزیران داینە بەڵام ڕۆژ بە ڕۆژ دەتوانم بڵێم کاژمێر بە کاژمێر پێشتر دەمانگۆ ڕۆژ بە ڕۆژ بەڵام ئێستا کاژمێر بە کاژمێر ئالۆزیەکان زیاد دەبن جوڵەکان زۆر خێران بەڵام ئەومانەی ئەوە نییە ئەمە کۆتایی پێنەیان ئەگەری چارەسەرکردنی نەبی ئەگەر هەیە دەرفەت هەیە بەڵام زۆر کەمە بژاردەکانی زۆر کەمن لە بەردەمی عێراق چونکە پێشتر کۆمەڵک بژاردە دەخرا بەردەمی عێراق یەکێک لە بژاردانە هەڵبژێری ئێستا بژاردە ناخرێتە بەردەمی عێراق پێ بە عێراق دەگوترێ پێویستە لەم دۆسیێ بەم ئاراستەیە کار بکەی لەم دۆسیە پێویستە بەم ئاراستەیە کار بکەی پێ دەچێت دەرهاوێشتەکانی جەنگ لەسەر عێراق ناوچەکە کاریگەری چڕتر بۆتەوە لەسەر عێراق و ئەوەی کە لە عێراق پێ دەڵێن تەرەفی سێیەم کە مەسەن ئەگە کێشێک لە بین عێراق و سعودیا هەبی دەیخەنە ئەستۆیت لایەنی سێیەم لایەنی سێیەم لە عێراق بۆتە باو لە ناوەندەکانی دەسەڵات کە بەڕاستی من پێم وانە لایەنی سێیەمی باسی دەوڵەت و نادەوڵەت دەکا شتێک نیە لە عێراق ناوی ئەدەولە وەلا دەولە یعنی دەوڵەت و نادەوڵەت دەوڵەتە نادەوڵەتیش هەر دەوڵەتە و دەوڵەتیش نادەوڵەتە یعنی بە معنایەکی تر تێکەڵکێشێکی زۆر لە نێوانیاندا هەیە ئەوانەی کە بە نادەوڵەتی تۆمەتبار دەکرێن لە دەرەوەی دەسەڵاتی دەرەوەی دەوڵەت تۆمەتبار دەکەین بەشێکن لە دەوڵەت ئەوانەی تریش بە هەمان شێوانی تێکەڵکێشێک هەیە لەوانە بۆیە زۆر ئالۆزە بتوانین لە عێراق قسە لەسەر ئەوە بکەین کە 24 کاژمێری داهاتوو چۆن دەبێت پێکدادا هەواڵگرەکان زۆر مەترسیدار و خێران جوڵەی سەربازی لە دەوروبەری عێراق ئەوەی کاک مەحموود یعنی دەمێ ڕوون ڕەوان ئایا دەتوانین لەوە تێ بگەین ئەم گروپە چەکدارانە بتوانن چەکەکانیان دابنێن ئەسڵەن چەک بدەن بەکێت ینی وەکو دوێنێ لە یەکێ لە مەقالەکانە خوێنمەوەین ڕۆژنامەنووسێکی عراقیە دەڵێ گروپە چەکدارەکان و تویانە ئێمە چەک بدەین بە حکوومەت بەڵام کام حکوومەت هەڵوێستی چی دەبێت ئایا بڕات وایە ئەم گروپانە چەک دابنێن یان ئەمە تەنها وەکو دەڵێ کات بەڕێکردنە دڵڕازیکردنی ئەمریکایە دەیانەوێ وەکو دەڵێ
ینی دڵڕازیکردن دڵڕاگرتنی ئەموو ئەوە ڕێک ئەو قسەی جنابەت پێم وایە لەم منبەرە جارە قسەمان لەسەر کرد ئەمە بە کورتی وەبی سەر لە بینەران نەشێوێنین چکە زۆر ئاڵۆزا بە کورتی و بە ئاسانی ئەمە خۆگونجاندنە لە یەک لە کەناڵە عەرەبیەکان باسم لەوە کرد کە زەیدی ئەو گوریز نا داو چکە گوریز بەرگەی زیاتر دەگری بەڵام داو بەرگەی کەمتر دەگری ئەم داوەی دەربازکردنی سیستەمی سیاسی عێراقە داوێکە ئیطاری تەنسیقی دایتە دوو بۆ دەربازکردنی سیستەمی سیاسی عێراق ئەم دەربازبوونە بە شێوازی خۆگونجاندنە لەگەڵ ئەم گۆڕانکاریانە ڕاستە ئەمریکاش خۆ ئەوە دەزانی کە زەیدی و حکوومەتەکەی دەیانەوێت سیستەمی سیاسی عێراق لە باربوون لە کۆتایی پێهاتن سیستەمی سیاسی عێراق لە تەنگەژەی ئابووری سیستەمی سیاسی عێراق لە ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکان ئەمریکاش ئەمە دەزانی بۆ دەربازبوونە بەڵام ئەمریکاش دەیەوێ بە هەمان شێوە ئەم دەرفەتەی لەدەست نەدا چونکە دەزانی ئێران لاواز بووە دەزانی عێراق هیچ بژاردەی لە بەردەمنیە لە ڕووی ئابووریەوە چونکە هەناردەکردین لە گورموز کەم بۆتەوە داهاتی کەم بۆتەوە پێویستی بە احتیاتی استراتیجی لە باقی فدرالی ئەمریکی پێویستی بە دۆلارە دوو مانگڕای گرت بازاری عێراق خەریکە دەشێوە پێویستی بە موچەیە ئەگەر موچەنێ نظامی سیاسی عێراق لە ڕوخانە حکوومەتەکە لە ڕوخانە بۆیە ئەمەیان کردە ناڵم گوریسی دەربازبوون بەڵام داوی دەربازبوونی ئەو هەموو ئاڵنگاریانە لەوەی بتوانن خۆیان بگونجێنن بۆ قۆناغێک ئەو قۆناغە چییە؟ هەم ئێران هەم نزیکەکانی ئێران هەم دژەکانی ترامپ هەم دژەکانی ئەمریکا رووسیا سین چاوەڕێی ئەوە دەکەن کە ئەو 2 ساڵ و 5 مانگەی ترامپ کۆتایی پێبێ لەو 2 ساڵ و 5 مانگە بەلایانی کەم ئەم 5 مانگەی کە پەیوەندی بە ئەو 3 مانگەی کە پەیوەندی بە هەڵبژاردننی نۆڤەمبەری داهاتووەیە هەڵبژاردننی نیوەی کۆنگرس لەو هەڵبژاردنە تەمان ئەمە ئەوەی یەکەمە ینی قۆناغی یەکەمی لاوازبوونیان بەهێزبوونی ئیدارەی ترامپە لە بیریشت دەچی گروپەکەیە لە ناو ئەمریکا پێدرێن ماگایە ماغا ئەوەی مێک ئەمریکان گڕیت ئەگەن کە ئەم گروپانی زۆری ترامپ بوون بەڵێ ئەمە ئەم گروپە ئێستا چێش و چێش پێیا بۆ تەمان ئەمە ناوەندەکانی ئێران ناوەندەکانی رووسیا ناوەندەکانی سین هەز بەوە دەکەن و ئەو دوو ناوەندە گەورەی کە سین و رووسیاشن چ بۆ هاوکێشەی ئۆکرانیا چ بە هاوکێشەی ئابووری لەگەڵ سین بە هەردوولایەن لە دوو ئیستینزافکردنی ئەمریکا دەگەڕن لەو ناچێ ینی ئەوانش بەرژەوەندیان لە بەردەوامی ئەو ئالۆزیە هەیە قازانجیان لە بەردەوامی ئەو ئالۆزەیە بۆیە شتێکی ئالۆز و مڕەکەبە لەگەڵ یەکتر عێراق بوویتە زەحیە یعنی عێراق بوویتە قوربانی ئەو چێشمە کوێشان چونکە سیستەمی سیاسی لە عێراق سیستەمێکی جێگیر نییە سیستەمی سیاسی لە عێراق سیستەمی لە ڕووی استراتیجیەوە پلانی نییە لە عێراق ناتوانانی لەگەڵ ئەم گۆڕانکارانە خۆی بگونجێنین ناوەندی بڕیار لە ناو عێراق ناوەندی کۆمەڵێک ناوەندە یەک ناوەندی بڕیار نییە ئەمە کورد دوو ناوەندی بڕیاری هەیە سنە ناوەندە کونی و بڕیاری هەیە شیعە 4 ناوەندی بڕیاری هەیە و سید مقتدە ناوەندی پێنجەمە و ناوەندی شەشەمیش هەیە کە پەیوەندی مەمەڕاجعی نەجەفەوە هەیە بۆی ئەم فرە ناوەندی کە لە عێراقدا هەیە بۆ بڕیاردان ئەستەمە دەتوانم بڵێم ئەستەمە عێراق بتوانی لەگەڵ ئەم گۆڕانکاریانە خۆی بگونجێنیان بەلایانی کەم کاریگەریەکان ئەسا عێراق کەم کاتەوە بۆیە بەم ئاراستەیە عێراق ڕۆژ بە ڕۆژ استینزافێکی ئابووری استینزافێکی اقتصادی استینزافێکی سیاسی لە هەمان کات کاگڕانکۆ لە هەمان کات هەموو ئەو وڵاتانەی دەوروبەری عێراق ها خۆت بینیت سعودیا کوێت تەماشای یەکگرتووی کەنداو بکە ئێران کە عێراق بە دۆستی خۆی دەزانی سیستەمی سیاسی مەبەستمە بە دۆستی خۆی دەزانی بە بەشێکی خۆی دەزانی ئەویش نایەوێ عێراقەکی بەهێز لەو ناوچەیە دروست ببێتەوە هەموو وڵاتانی ناوچەکە تورکیا تەنەوە سووریا ئوردن یەکێتی ئەوروپا ئەمریکا ئەوە لەگەڵ ئەوە نین عێراقەکی بەهێزی ئابووری سیاسی سەقامجی لەو ناوچە دروست بکەن چونکە پێیان وایە ئەم عێراقە لە بەرچاوگرتنی ڕفتاری عێراق لە چەندەیە ڕابردوو ڕفتاری عێراق لە ماوەی 100 ساڵی ڕابردوو لە بەرچاوێن ڕوونەکە عێراق دەبێ بە مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەیی ئەم وڵاتانە بۆیە ئەم وڵاتانە هەمیشە عێراقەچیان دەوێت بە ویستی خۆیان عێراقەچیان دەوێت ناو دەستی خۆیان شوێنی عێراق ناو دەستەکانی خۆیان ببێتەوە بۆیە چی دەکەن بە تەکید چاڵاکی هەواڵگری دەکەن بەشێک دەبن بۆ ئەوەی پلان بۆ عێراق دانێن خۆەوەی سعودیا کە ڕوویدا سعودیا لێزەرمەند دەبێت لە ڕووی استراتیجیەوە عێراقیش وەکو سیستەمی سیاسی عێراقیش وەکو پاڵپشتی عێراقیش وەکو ئەوەی کە بتوانانی بەشێک لە هاوکارانی لە ناوچەکە دروستکە بۆ هاوسەنجی لە دەست دەبێتەوە ئەوەی کە باست کردی گروپە چەکدارەکان ئەمەی کە ڕوویدا ئەوەی سعودیا و ئەمریکا بۆ ینی بە ئامانجگرتنی پێکەکانی حەجی شعبی ئەمە لە قازانجی ئەمریکا نەبوو ئەمە لە قازانجی گروپە چەکدارەکان بوو ئەوەی جنابەت باس کرد ئەو قسەی ئەبوو فەدەکە ئەم راپۆرتە کە جنابەت خوێنتەوە ئەم قسەی ئەبوو فەدەکە ئەبوو فەدەک دەڵێ چەک بدەینە چێ بۆچی بیدەین ئێستا
نەزەیدی دەتوانێت ئەمە بکات بە ئاسانی لەوەیە هەوڵ بدە بەڵام ناتوانانی بە ئاسانی ئەمە بکە ئەمە دەرفەتێکی باش بوو بۆ گروپە چەکدارەکان لە هەمان کە دەرفەتێکی باش بوو حەجی شعبی چونکە گروپە چەکدارەکان و حەجی شعبی دوشتی جیاوازن بۆ سعودیا یعنی پرس دروست بۆ ناو عێراقەکان دەڵێن سعودیا ئێران ڕۆژانە شوێنەکانی سعودی دەکرێت بە ئامانج بەڵام سعودیا بۆ ناچی وەڵامی ئێران بداتەوە بەڵام وەڵامی چەند درۆنێکی عێراقی داوەتەوە و چەند کەسێک بوونەتە قوربانی لە عێراق بۆیە هەموو ئەم ئالۆزانە بەرۆکی زەیدیان گرتووە خۆیان ئەگەر بە کورتی کاگڕانکۆ زەیدی توانای پڕکردنەوەی کابینەکەی نەبوو هەر خۆی لە خۆی ئەم خاڵە ئالۆزێکی گەورەی سیاسی لە عێراق یعنی توانای پڕکردنەوەی نەبوو ڕاستە بەشێکیان بۆ ڕای گشتین باز نەکراون نەهاتوونەتە دەر ئەم کێشانێکە هەن بەڵام ئەمە خۆی لە تەحەدیەکی گەورەیە عێراق لە بەردەم دووڕیانێکی مەترسیداردایە ئەگەر نەتوانی زاڵبی بەسەر ئەم گۆڕانکاریە ئەمنی و سەربازی استراتیجیانەکە لە ناوچەکەدا هەن نەتوانی ناوەندەکانی بڕیارە ناو خۆی لەسەر بڕیارەکی نیشتیمانی کۆکاتەوە نەتوانی پرسی ئابووری خۆی ڕێکخاتەوە بە دڵنیاییەوە هەرچی ڕێککەوتن بکە هەرچی لێک تێگەیشتن بکە لەگەڵ ئەمریکا بیکە لەگەڵ تورکیا بیکە لەگەڵ کەنداو بیکە لەگەڵ ئوردن بیکە لەگەڵ سووریا خەتی هێلی بانیاز بکە لەگەڵ رووسیا و چین بیکە بە دڵنیاییەوە لە بەرژەوەندی عێراق نابێت بە تەکید عێراق دەبێتە قوربانی ئەم ڕێککەوت و لێک تێگەشتانە هەن دوجاریش هەوڵەتێنی عێراق ئەم بازە دەدەن وەزیرەکانی شەحراجیان کرد لە بەردەم مەردوگان و لە بەردەم هەموو ژیانەکە دیقەتماندا تەنان ئامادەنەوەی ئیمزای گرێبەستەکە بکاتات ینی ئەوەی کە بینیمان کاک مەحموود هەندێک پێچەوانەیە مەشی دەبینن یعنی بۆ نمونە دەڵێن وڵاتانی ناوچەکە زمنیا تورکیا سعودیا هەندێک وڵاتی دیکەش دەیانەوێ عێراق لە دەستی ئێران دەربێنن عێراق هەناسەیەک بدا لە ژێر دەستی ئێراندا نەمێنێتەوە ئێرانیش بە هەموو توانای خۆی دەیەوێ ڕێگە بەمە نەدا ئەوەی گروپە چەکدارەکان هێرشەکەنە سەر سعودیا هەر بوو ئەوەیە ینی دەڵێن هەوڵێکە بۆی کە زەیدی سەردانی سعودیا نەکات دوای سەردانی تورکیای کرد خوێندنەوە چییە بۆ ئەوە ینی ئایا عێراق دەتوانێت لە کۆنتترۆلی ئێران بێتە دەر عێراق خۆی یعنی کۆتوبند کراوە لەلایەن تورکیاوە عێراق تورکیا پێویستی بەوە نییە عێراق بەرەو هەرچێ بڕۆیان نەڕوە لە ڕووی ئاوەوە عێراق دیلی دەستی تورکایە خۆ دەزانی هەموو مانگێک لە سەرەتای پاییز یان کۆتایی هاوین بەشێکی زۆری باشووری عێراق ئەوەی پێدەرێن فقری مائی ینی تقریبا وشکە ساڵیە بەزڵام مستەلحەکی کشتتوکاڵی مستەلحەکی معریفی و زانستیە کە پێدەرێن فقری مائی نازانە بە کوردی چێوەڵا لە کۆتایی هاوین و سەرەتای پاییز ئەو ناوچانە نامینێن ئەمانە بەشێکی عشائرن لەسەر ئەم ئاوە دەژین لەسەر ئەم ئەهوارانە دەژین لەسەر دەوروبەری ڕووباری دیجلە و فورات دەژین ئەمانە ئەگەر وشک بوون کێشەی کۆمەڵایەتی دروست دەبی دەبینی ماوە لە نێوان عشائرەکان کێشە دروست دەبی کێشەی خاک دروست دەبی لە کۆچ دروست دەبی لە دەروەی شار بۆ ناو شار مزاحەمە دروست دەبێت ناو شارەکان ئەمە حکوومەتی عێراق ئیحراز دەکات کێشەکانی بۆ دروست دەبێت کێشەی زەویزار دروست دەبێت بۆیە تورکیا پێویستی بەمە نییە پشتی عێراق لەگەڵ تورکیا هاوبەشی عێراق لەگەڵ تورکیا زۆر زیاتر لە هاوبەشی عێراق لەگەڵ سعودیا عێراق هیچ بەرژەوەنیش لەگەڵ سعودیا نییە لە ڕووی بازرگانیەوە تەنان شتێکی کەم نەبێ بەڵام بۆ تورکیا زۆرە بەڵام ئەم بۆچونێک کە جەنابەت باس کرد کە نانەوێ دانەوێ عێراق لە ئێران دەربێنن چێ دەیەوێ کام وڵاتم بۆ بێنە لە ناوچەکە حەزی لێ عێراقەچی بەهێز هەبێ گریمان تورکیا چی دەوێت ئەوە لە ئێرانی دەرکرد لەژێر هەژمونی ئێران هاتە دەر عێراق لەسەر ژێر هەژمونی چێ عێراق زۆرینەی شیعەیە زۆرینەی کۆمەڵایەتی عێراق شیعە مەزهبن چۆن دەستە ژێر هەژمونی سعودیا هەژمونی تورکیا سعودیا ئەمە لە ڕووی یعنی حەزارەتەوە شارستانەتانەی کە هەبوون کە بەشێک بوون لە دەوڵەتی حکومڕانی ئەو ناوچەیە کە دەوڵەتی عوسمانیە دەوڵەتی فارسیە پاشماوەی دەوڵەتی خلافەی عەرەبیە کە ئەوان بە خلافەی ڕاشیدی خلافەی ئەمەوی خلافەی عەباسی کە ئەمسێ ئەوانە کە سعودیا خۆی بە میراثگیری ئەمانە دەزانی عێراق خۆی بەناوەندی چی شارستانەتی گەورە دەزانی پێشتر بەڵام ئێستا بە حکمی ئەو ئالۆزیانە عێراق لەم هاوچێشەی هاتوۆتە دەر ئەمانە قەت پێکەوە ناکەن ڕاستە دەیانێت هەژمونی خۆیان زیاتر بکەن بەڵام ئاستی مانۆریان جیاوازە تورکیا بەس بە ئاو دەتوانی کێشە بۆ عێراق دروست بکە کێشەی زۆر قوڵ بۆ عێراق دروست بکە ئێران هەژمونی ئێران لە عێراق بە ئاسانی جیا ناکرێت و ئەمریکاش ئەم ڕاستێ دەزانی هەموو ئەو ناوەندانەی لێ کۆڵینەوە ئەو ناوەندە فکریانەی دنیا راپۆرتەکانیان ئەوانەی کە لە ئەوروپان ئەوانەی کە لە ڕۆژ ئاوان ئەوانەی لە ڕۆژهەڵاتیشن هەموو قسە لەسەر ئەوە دەکەن کە دەرچوونی عێراق لە هەژمونی ئێران وەکو سووریا نییە وەکو لبنان نییە ئەوان دەسەڵاتی زیاتریان هەیە چونکە شتێکی تریش هەیە لە من بەرە باسم کرد
ڕاستە چوارچێوەی هەمانجی نمایندەی ڕەوتی محافظکاری تەشەیوع دەکە لە عێراق بەڵام بیرت نەچێ سەید موقتەدە سەدر هەیە سەید موقتەدە سەدر دەوری چاکسازی و ئیسلاحی حاکمیەتی شیعە دەبینی لە عێراق کە ئەمە خۆی بە بەدیل داناوە پەیامەکەشی زۆر ڕوون بوو ینی زیاتر ڕخنەی لە ئێران گرت لە گروپەکان گر وەک لەوەی ڕخنە لە بەردومانەکانی سعودیا بگرێەوە و بیان وەردەنە دەست وڵاتانی دیکەوە کە هێرشمان بکەنە سەر و بێ دەستی ینی پەیامەکە بۆ ئاراستەیە بوو کە بێ دەستی ئێران ببڕین لە عێراقدا نەگەوەی کە گلەی لەم و لەو بکەین بۆ هێرشمان دەکاتە سەر پێ دوایە لە دوجاردا ئەم دەنگە زاڵ دەبێ ئەو دەنگی کە واقعەکە دەبینێ دەڵێ کاکە هەر بەڕاستی یانی ئەمە دەستی ئێرانە هێزە پرۆکسیەکانە وایان کردووە کە ئەم وڵات و وڵات هێرش بکاتە سەر عێراق. کاگڕانکۆ ئەوەی بەڕێز سەید موقتەدا دەیڵێ پارێزگاریکردنی لە حاکمیەتی شیعە بە معنایە چتر ئەگەر حاکمیەتی شیعە لەگەڵ دۆستە ئاشکرایەکانی ئێران کە چوارچێوەی هەماهەنجە دەربچێ بە دوای بەدیلدا بگەڕێن ئەمریکا بە دوای دەدیل بگەڕێ هەوڵێکی جددی هەرێماتی وڵاتی هەبی بۆ بەدیل بەدیلەکە هەر لە ناو چوارچێوەی حاکمیەتی شیعەبی کە بەڕێز موقتەدە سەدرە ئەمە لە باربردنی هەر دەرفەتێکە بۆ ئەوەی بەدیلی سەیەم دروست ببێ ئەوە دابشکردنی دوو جۆرە لە ناو حاکمیەتی شیعە جۆرەك ئەوا بیر دەکاتەوە جۆرەك ئەوا بیر دەکاتەوە لەم دوجار هەردووچیان تەمسیلی نمایندەی حاکمیەتی شیعە دەکەن لە عێراق ئەمە شتێکی ئاساییە ڕاستە لە ڕووی کۆمەڵاتیەوە دابش دو ئەو ڕەوتە بوون بەڕێز موقتەدە سەدر بە جۆرەك بیر دەکاتەوە کە لێ ناگەڕێ بەدیلی سەیەم دروست ببێ لێ ناگەڕێ ئەوانەی کە نیگەرانن لە هەڵسوکەوتی چوارچێوەی هەمانجی ئەمانە نیگەرانن لە دۆستایەتی ئێران ئەمانە نیگەرانن بەرەو لایەنی سەیەمدا بڕۆن دەبێ بێنە لای سەید موقتەدا سەید موقتەدا بەو شێوازە سیاسەت دەکات لە عێراق بەڵام پرسیارەکەت ئەوەیە سەید موقتەدا دژی حاکمیەتی شیعەیە سەید موقتەدا دژی مانەوەی نەخێر سەید موقتەدا بڕۆ تەماشا لە دوانەکانی بکە لە لوبنان لە سووریا ینی شوێنی سەیدە زەینەب لە سووریا ئەوانی پێشتر بە کورتی لە سەید موسە سەدرەوە لە لوبنانەوە دەست پێ بکەین تا سەید موقتەدا لەناو حاکمیەتی شیعە کۆمەڵێک حقایقمان بۆ ڕۆن دەبێتەوە بە کورتی عێراق لەو قۆناغا ئاوایە عێراق تا شەڕ دەڕوە یعنی حاکمیەتی شیعە لە عێراق بە ئاسانی تەسلیمی دەستی ئەو ئێرادە نابی هەوڵی جددی خۆ گونجاندن دەدە بەشێک لە خستەکانی حاکمیەتی شیعە و بەشێک لە بنەماکانی فقهی تەشەیوع لە دنیا خۆ گونجاندنە ئەم خۆ گونجاندنە ڕەنگ نەداتەوە لە سیاست خۆیان دەگونجێنن تا ئەو دقەی کە دەتوانن نەیانتوانی پەنا بۆ شەڕیش ببن 1400 ساڵ ناگەڕێنەوە بە پاش بە تایبەتی لە عێراق لەوەیە لە لبنان لە سووریا لە یەمەن زۆر گرنگ نەبی بەڵام بە عێراق بۆ ئەوان گەلە گرنگە جارێ ئەتوو شتی تریش ماوە جارێ مەراجعی بەڕێزی نەجەف ماون مەراجع گەورەکان ماون قسە بکەن ئەمانە لە کۆتا ئەگەر بزانن مەترسی لەسەر حاکمیەتی شیعە دروست دەبێ ئەمانە قسە دەکەن بۆیە یعنی بابەتە سیاسی و مەذهبیەکە لە عێراق زۆر تێکەڵچێش و ئالۆزن بە کورتی کاکڕانکۆ ئەوانەی کە وەک باسم کرد کە ئەوانەی دەوروبەری عێراق وڵاتەکان کە ناوێ عێراق بەهێزبی پرسیارەکە ئەوەیە عێراقەکی بەهێز چ لە بەرژەوەندی تورکیادایە عێراقی بەهێز لە بەرژەوەندی ئێراندایە عێراقی بەهێز چ لە بەرژەوەندی وڵاتەکانی تری دنیاوەداهەیە بە پێچەوانەوە ئەگەر ڕێکەوتن کە ڕێکەوتەکە هاوسەنگ دەبێت ئەگەر عێراقی بەهێز بێ ئەگەر لێک تێگەشتن کە لێکەشتێکی هاوبەش دەبێت ئەگەر ئینتاجی قەومی بی یعنی بەرهەمێنانی نەتەوەیی لە ناو وڵات و بەکارخستنی کارگەکانی عێراقەوە بێ ئەوان زیان دەکەن چونکە کاڵەکانی خۆیان لە چێ ساخکەنەوە ئەگەر بۆ چاڵاکی هەواڵگریبی ئەگەر عێراقی بەهێزی سیاسی سەقامگیریەکی ئەمنی هەبێ ئەوان چاڵاکی هەواڵگریەکان لە چێوە بکەن شارەکان یعنی بە کورتی ئەوانە یعنی عێراق کەوتۆتە ینی بارودۆخێک بەڕاستی بارودۆخەکی ئەستەما بەڵام قۆناغ بە قۆناغ خۆی بگونجێنی و چارەسەری بکات ینی بەڵام ئەستەم بە دوا پرسیار وەکو دەڵێ قسەکانمان پوخت بکەینەوە عێراق بەرەو کوێ ئایا زەیدی دەتوانێت ئەوها بەردەوام بێ مەسەلەن دوو مانگی ترسیانی تر ڕەوشی دارە عێراقی ژەر زۆر باش نییە بۆ جەنگی ئێران و گەروی هورمز و بابەتانەوە یعنی تاکەی ئەوها دەتوانێت درێژە بەم ڕێگەیە بدا گروپەکانە چەکیان لە دەست بێ ئەمریکا لەو لاوە زەختی لێ بکە بڵێ چەکیان لە دەست وەربگرەوە هێرش بکەنە سەر وڵاتانی دەوروبەر ئیحراجی بۆ زەیدی دروستکەن تاکەی ئەمە ئەوها دەڕوا کاگران کۆمە ئەزمونمان هەیە شەڕی نەجەف کە سەید موقتەدا لەگەڵ ئەمریکەکان کردی شەڕەکە درێژخایەن بوو و دوجار بەڕێکەوتن کۆتایی هات چەچی ئەم گروپانە پەیوەستە بە هاوکێشە هەرێمەتی پەیوەند بە ئێران بە ئیسرائیل بە تەطبیع ئەوەی کە تەطبیعە پەیوەندی بەم ئاراستەیەوەدا هەیە ئەم گروپانە
لە ڕووی من باسی چکە شارەزایکی وردم لە فقهی شیعە و لە حاکمیەتی شیعەوە هەیە ئەمانە بە خەلیفەی ئیمامی مەهدیەوە لەو ناوچەیە شەڕ دەکەن ئەم چەکانە بە چەکی ئەو دەزانن ئەمە باسی ئایدۆلۆژی دەکەم لە ڕووی ئایدۆلۆژیەوە ئەوانە ڕێگە پێدراو نین بۆیە هەندێک شت هەیە سیاسی نییە هەندێک شتەیە تا حەدی شەهید بوون دەڕۆن تا حەدی مقاومە دەڕۆن خۆیان نایەنە محوری مقاومە لەوەیە بشکێن لە شەڕ لەوەیە سەرکەوتوو بن بەڵام دەسلیمی دەستی ئەو ئیرادەیە نابن ئەوەی گرەو لەسەر ئەوە دەکات کە ئەم گروپانە بە شێوازێک لە شێوان تەسلیمی دەستی ئەم ئیرادەیە بن تەسلیم نابن چونکە ئەمان پشت ئەم ڕێکەوتنانە دەبینن ئامانجی ئەو ڕێکەوتنانە دەبین ئامانجی ئەو فشارانە دەبینن ئامانجە درێژخانەکانی دەبین بۆیە ناستە ژێر ئەفشارە بەڵێ خۆیان دەگونجێنن بۆیە بۆ قۆناغێک بۆ پارێزگاریکردن لە حاکمیەتی شیعە دەسەڵاتی شیعەگەری لە سیستەمی سیاسی عێراقەوە پارێزگاری لەکەن خۆشیان لەسەر دەگونجێنن بەڵام ئەمە تا ئاستی ئەو دقەیەکە ینی دەگاتە قۆناغی لە ناوبردنیان قۆناغی توانەوەیان لەو قۆناغە شەڕ دەکەن من ناڵێم لە شەڕ دەیبنەوە بەڵام شەڕ دەکەن ئەمە لە ڕووی عەقیدیەوە لە عەقایدیەوە ئەمە بەشێکە لە ئاراستەکردنی ئەوان بۆیە ینی ئەستەمە بتوانین بە بڕیارێکی سیاسی بە داواکاریەکی هەرێمایەتی بە داواکاریی نێودەوڵەتی ئەمانە بە یەک ینی ئۆف ئۆن بی نابتە ئۆف ئۆن بەڵام من پێم وایە ینی ئەگەر دەرفەت بدەن خۆ گونجاندنێک دروست دەبی بەلانی کەم تا ئەو 2 ساڵ و 5 مانگەی وەکو باسم کرد تا کۆتایی دەورەکەی ترامپ سپاس دەکەم زۆر بەڕێز کاک مەحموود خۆشناو سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵ